ساڵتان لێبێت بینەرانی کورسادویست بێن هاوڕۆتۆفیقم لە خێم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر ململانی سیاسی و یاسایەکان لە عێراقدا. ئەمڕۆ دادگای باڵای فیدرالی عێراق بڕیاریدا کە دانیشتن بۆ دەنگدان بە سەرۆکۆماری عێراق بە ڕێژەی دوو لە سەرچەی دەنگەکان بێ، واتە پێویستە 220 پەرلەمانتار ئامادە بن لە دانیشتنەکەدا ئەو کاتە نیسابی قانونی تەواو بێت بۆ دانیشتنەکە. ئەمە درگایەشی کردەوە بەڕووی جارێکی دیکە گفتوگۆ و دانوستانەکان لە نێوان ماڵی شیعە بەگشتی بۆی کە بتوانن ئەم ڕێژێ تەواو بکەن، چکەوەی کە تاوەکو ئەم ساتە هەیە هاوپەیمانێتیەکەی حەلبوسی بارزانی هەروەها سەدر ناتوانێت بۆ شێوازەی کە دادگای باڵای فیدرالی بڕیاری لێداوە نیسابی قانونی تەواوکەن بۆ دانیشتنەی کە دەنگەدرێت بە سەرۆکۆماری عێراق. ململانی سیاسیەکان لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق بە تایبەتی لە نێوان پێکهاتەکان و هەروەها لە نێوان هەردوو مەزهەبی سونە و شیعە بەچی دەگات. ئەوەی کە ئێستا زۆرێک لە چاودێران خوێندنەوەی بۆکەن بە زەعیفکردن و بێبەهاکردنی هەژمونی ڕابردووی چەند ساڵی شیعە لە دوای ساڵی 2023ەوە کە حکومیان لە عێراق گرتوتە دەست ناویە بن، چکە پێیان وایە ئێستا سونە بەهێزێکی باشتر و پاڵپشتیەکی هەرێمایەتی و نێودەوڵەتی و ناوخۆیەوە هاتوۆتەوە ئارام. تەنانەت ئەو بەشەی کە کوردیش چۆتە ناو هاوپەیمانێتیەوە لەسەر ماڵی سونە هەژمارەکە لە بەرامبەر لاوازکردنی هەژمونی شیعەگەرایی لە عێراقدا. ئەم ململانیانە بەرەو چۆمانە بات نێوماڵی کورد ئالەم نێوەندەدا بەچی مانەگەیەنێت پەیوەندیەکانی نێوانی شێتی و پارتی بەگشتی ئەگەنە پەیوەندیشی دروست بۆی کە بە یەکگرتووی و کۆدەنگی بچنەوە بەغدا یاخود نەخێر. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کە لە سۆدوێ لەگەڵ من کاک سیروان جەلات چاودێری سیاسی بەخێربی. کاک سیروان خۆشحاڵین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی، هەروە کاک سیروان حەماڕەشید جەنابیشان چاودێری سیاسی. کاک سیروان جەنابیشان بەخێر. سوپاسدانەکەم، خۆشحاڵم کە لەگەڵ هەردوو برای بەڕێزم کاک سیروانەکان کۆبووینەتەوە. کاک سیروان جەلات ئەگەر لە بەڕێزەوە دەست پێ بکەم. دۆخی عێراق ینی دۆخێکە بەڕاستی پێمانەڵێت هەموو ساتێک لە گۆڕانکاریەیە. ئەوەشی کە تەوەقوع ناکەیت لە عێراقا یعنی چاودێران ئەڵێن ڕووەیات. ئەو تا بینیمان یعنی دادگای باڵای فیدرالی بڕیاریاوە کە دانیشتنی پەرلەمان بە دوو لە سەر سێ بێت بۆ دەنگدان بە سەرۆکۆمار. خوێندنەوەتان بۆم دۆخە چۆنە بەگشتی؟ سەرەتا سڵاو بۆ بینێرە بەڕێزەکانی کەناڵی کورسات. لە ڕاستیە عێراق خۆی هەرخۆی وڵایەتێکی عەجایبە هەر لە دروستبوونیەوە تەبیعەتی ئەم وڵاتەوە بووە، ینی پێکهاتەکەی لە تایفە و نەتەوە و پێکاتی جیاواز دروست بووە و ئەمە ئیتر سەردەمانێکی زۆر هەژمونی سونە لە عێراقا زاڵ بووە و لە پاش پرۆسی ئازادی عێراق بەهۆی زۆر و حزوری زۆری شیعەکانەوە حزوری شیعە زیاتر بووە و ئەوەی ئێستا کە ئەبینێت لە عێراقا لە ڕاستیە ململانەکە خۆشبەختانە کە ململانێکی سیاسی دیموکراسیە. یعنی ئێمە سەرباری ئەوەی کە عێراق ئەگەر مێژووی عێراق خوێنین تۆی مێژی وڵاتێکی خوێناوی پڕ لە کوشتار و شەڕ و تۆقاندنە لە تاریخی عێراقا، ئێستا هێزە سیاسەکانی عێراق کە بەشێکیان هێزی چەکداریان هەیە، میلیشیایان هەیە و چەک لە دەست هاوڵاتیا هەیە. ینی کەم هاوڵاتی عێراقیە بینی چەکی لانەبێ، بەڵام بۆ یەکلاکردنەوەی ململانەکان بۆ یەکلاکردنەوەی ئەو کێش و گرفتانی کە لە وڵاتە بەڕێوە ئەچێ پەنا ئەبرێتە بەر دادگاوە بڕیاری دادگا بڕیارێکە کە لە هەموو لایەکەوە پێشوازی لێکرێ. ئەمە ینی سەرباری ئەو کێش و گرفتانی کە هەیە دڵمان خۆشەکان لە وڵاتێکین کە تا ئێستا یاسا سەروەرە و بڕیاری دادگا بڕیاری کۆتایی و بڕیاری یەکلاکەرەوەیە. لەبەرەوە ئەوەی ئێمە هەستی پێەکەین تا ئەمڕۆ ئەو داوایی کە لە سەرۆکایەتی کۆمارۆ لە دادگای باڵای فیدرالی کرابوو وات چاوەڕوانەکرا یا واتە سەورەکرا کە پەنجازایدێکەکەم بەستیان پەنجازایدێکی دوای کۆبوونەوەکە نییە، بەڵکومە بەستیانەوە بە هەر یەکەم کۆبوونەوە پەنجازایدێک گرێ بدرێ. اینجا ئەگەر سەرۆکی کۆمار لە خولیەکەمە یا لە گەڕیەکەمە هەڵبژێرا یانەکەوێتە گەڕی دووهەمەوە معلومە، بەڵام ئێستا ئەو پرسە یەکلایی بووە، یاساییان یەکلایی بوویەوە. اینجا ئەم پرسە چەند ینی بۆعدی یاسایی هەیە ئەوە بۆعدی سیاسیشی هەیە. دەرگای گفتوگۆ زیاتر واڵاکە بە ڕووی لایەنە سیاسیەکانە، هەندێک لایەنی سیاسی پیانوا بوو دەرگاکان داخراوە گفتوگۆ کۆتایی پێ هاتووە. دوای بەرەیشی نوێ کاتەوە مە بەڕاستی
بەڕای من ئەو دابەشبوونەی کە لە عێراق ئێستا هەیە کە هەستەکەین ینی دوو بەرەیە نەوعەما ولا ینی کا بڵین سێ بەرە بەشێک لە بێلایەنەکان و سربەخۆکان بەڵام بە دڵنیایی ئەم پەنجەرێکی نوێ کاتەوە بە ئەوە ئاسوویەکی نوێ کاتەوە بە ڕووی ئەم ئەحداسانەی کە لە عێراقا هەیەەوە دڵنیاین کە بەڕاستی چارەسەری کێشەکە بە دڵنیایی چونکە هەم بەڕێز مقتەدا سەدر کە بەو نەفەسەی کە لە ڕابردووە قسەیە کرد ئێستا ئەم وەڵامەی دادگای فیدراڵی پێ ئەڵێت کە ئەوەی کە تۆ وتوتە و داوات کردووە مەرجنیە وەکو ئەوە بمێنێتەوە چونکە 220 ئەندامی پەرلەمان بەریتە ناو قاعی پەرلەمانەوە بەبێ ڕێکەوتن بۆ هەموو لایەک قورسە لەبەرەوە خۆی عێراق تەبیعەتەکەی وایە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە عێراقێکی تەوافقیە دەستورەکەی بە تەوافق نووسراوەتەوە هێزە سیاسەکان بە تەوافق هەموو کابینەکانیان پێکێناوە و ئەو عورفە سیاسیش کە هەیە دابشکردنی پۆستەکانە تا ئێستا لەسەر عورفە ڕۆشتوین لەبەرەوە ئەوەی کە تۆ هێزێک بیەوێ یا ئامانجی خۆی یا داخوازی خۆی بسەپێنێ لە ڕاستیە لە عێراقا ینی مەقبول نییە دوجار پەرایوەستخستنیش مەقبول نییە لە عێراقا خۆی نمونەی پەرایوەستخستمان لە ڕابردووە لە سونەکان هەبوو کە خۆیان خوانیان پەرایوەستخست باجیاننا بەڵام ئێستا گەر هێزێک بێوێ مشارەکە بکە و تۆ نەتەوێ مشارەکە بکە لە ڕاستیە واقع عێراقی ئەوەیە هەموو عێراقەکەوێتە قەیرانەوە و قەیران لە عێراقیشا بە دڵنیایی هەرێمی کوردستانیش باجەکەیدا لەبەرەوە من ئومێد دەکەم و ئاماژەکانیش بۆ ئاراستا بن کە لە ئەم شەو سبەینەوە دەرگای گفتوگۆ زیاتر واڵاکرێەوە لایەنەکان نەرمی زیاتر ئەنوێنن چونکە تاوەکو ئەگەر ئەو هێزانە هەموو ڕێک نەکەون بە دڵنیایی 220 ئەندام پەرلەمان بردنە ناو قاعی پەرلەمانەوە کارێکی ئاسان نییە چونکە ئێمە ینی بۆ یەکەم کۆبوونەوەی پەرلەمان و هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ینی معلومە سەرۆکی پەرلەمان 200 دەنگی هێناوە جێگری یەکەمەکەی 182 جێگری دووەمەکەی 180 کەواتە لە هەموو حاڵەتێکە لە ئەو پەڕی سەرفکردنی جوهدەکانە ئەوە 200 دەنگ لەبەرەوە بە 200یش ئەم نیساب قانونیە دروست نابێ پێویستی بە 220ەیە ئەم پەرلەمانتاریتر ئاسانیە لە ئێستای عێراقا چونکە بە دڵنیایی چاوی زۆر لەسەر عێراق هەیە و ئەو هێزانەیشی کە بیانەوێت تەرەفگیری بکەن لە مولمەلانیانە ڕەنگە ئیتیهامی ئەوە بکرێن کە ئەیانەوێ ماڵی شیعە پەرت بکەن کە ئەمە ڕەنگە باجی زۆری هەبێ بۆ عێراقیەکان و بۆ هەرێمی کوردستانیش دەستخۆش کاگێ سیروان جەلال کاگێ سیروان حەمەڕەش ینی ئەوەی کە دەگوزارێت ینی کاگێ سیروان کۆمەڵێک ئاماژەی باشی خسەڕۆک و ینی ڕەهەند و بوعدە هەم یاسایی و هەم سیاسیەکانی لە بڕیارەکەی دادگای فیدرالیە جوانشی کردەوە ینی ئەوەی کە هەیە کردنەوەی دەرگایە بەڕووی گفتوگوی تازە و بەڕووی پێکاتنی پێکاتەکان بە تەواوەتی لە ناو خۆیاندا چکە بینیمان ینی ماڵی شیعە پەرد و ماڵی کورد پەرد بوو سونەش تا ڕادەیەک ینی پەرتە بەڕاستی چکە هەمویان لە هاوپەیمانەتەکەیان نینەوەی کە بەشدارن ئەمە ناوماڵی عراقی بەڵام ئاخۆ هەژمون و دەستێوەردانی دەرەشی کە وڵاتانی هەرێمایەتی ئەم جارە زۆر بە بەهێزی دەستێوەردانەکەن لە هاوکێشەکانی عراقا ئەوان بە بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی ستۆپێکیان پێکرایە خود نەخێر ئەوان هەر بەردەوامە بن لە هەژمونی خۆیان سپاس سڵاو ڕێزم بۆ بینێرانی کەناڵی کورسات لە ڕاستیدا ئەگەر ئێمە دەبێت باس چەند جارێک ئاماژەمان بۆ دا ئێمە ینی پێکاتەی عێراقیان با بڵین دروستبوونی عێراق بخوێن و بزانین عێراق لەسەر چ بنەمایەک دروست بووە کاتی خۆی کە لە ساڵی 1920ەکان بڵین عێراق دروست بووە لەسەر ئەساسی مستعمەرەی با بڵین بەریتانیا و فەڕەنسیەکان و بەرژەوەندی وڵاتانی مستعمەر بڵین عێراق دروست بووە نەک لە ئەساسی بە شێوەیەکی سروشتی و تەبیعی بێ بۆ یەک بەردەوام عێراق لەوەتی دروست بە عێراق وڵاتێکی پڕ لە ڕووی ئاسایشی نەتەوەیی و لە ڕووی سەقامگیریەوە سەقامگیری بەخۆیەوە نەبینی و ئاسایشی نەتەوەی بەخۆی نەبینی و ململانەی نێوان پێکاتەکان ملمانەیەکی تون بووە و تەنانەت کاتێک کە سونەکان باڵا دەستبوون لە عێراقدا لە سەردەمی بەعز و پێش بەعسیش ینی ویستوانە بەڕاستی شیعە پاکتاو بکەن و کوردەکان پاکتاو بکەن لەسەر لە ڕووی شوناسەوە لە ڕووی نەتەوایەتیەوە لە ڕووی مافەکانیەوە بۆیە نەتوانەوە عێراق تا ئەم ساتە وقتێک ئێمە قسەی تیا دەکەین عێراق بتوانێت ملمانەکان بە شێوەیەکی تەندروست و حکومڕانێکی تەندروست و دەوڵەتێکی با بڵین سەرکەوتوو بێت لە بەڕێوەبردننی وڵات و دەستەبەرکردنی مافی پێکاتە جیاجەکان ئەمەی کە ئێستا دەداخل کراوە بڵین وڵاتانی ئیقلیمی بێگومان لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە یعنی
پێگەی وڵاتانی نێودەوڵەتی وڵاتانی ئیقلیمی لە عێراقدا زۆر بەهێزە و کاریگەری زۆر بێ و تحکوم دەکات لە عێراقدا و تەنانەت هێزە سیاسەکان ئەوانەی کە لە بەشی ئەو بەستونەوە تەنانەت بە هێزە کوردیەکانی خۆشمانەوە لەژێر هەژمون و کاریگەری بەرژەوەندەکانی وڵاتانی ئیقلیمی وڵاتانی ناوچەکەدا هەر بۆ نمونە دوێنێ بینیمان فڕۆکەکانی تورکیا هاتن کەمپی مەخموریان قەسف کرد و ئەوە بەڵگەیەکە بەڵگەیەکی زیندووەکە ئێمە خاوەنی ئیرادی خۆمانی خاوەنی چوارچێوەی قوارەی بڵین دەستوری و یاسایی خۆمانی لە عێراقدا کە باسی هەرێمی کوردستان دەکەم هەرێمی کوردستانش پێویستە بەڕاستی بە تەواوی عێراقوات هەر کاتێک عێراق سیادەی بۆ کڕایەوە هەرێمی کوردستانی دەتوانێت سیادە و قواری خۆ بپارێزێت ئەوەی کە مامۆستا باسی کرد کاکسیوان باسی کرد بەڕاستی ئەم دادگای فیدرالی یعنی ئەوە نیشانەی بۆیە کە دەیانێت هەموو هێزە سیاسەکان ئەگەر هەمووشیان نەبن بەشی هەرە زۆری هێزە سیاسەکان بەشداری لە پێکەنانی حکومت بکەن حکوومەتی ینی حکوومەتێکی ئیتلافی پێک بێنرێت نەک تەوافقی و ئیتلافی بگەڕێنەوە بۆ تەوافق ڕەهەندێکی سیاسیە دڵنی بە دڵنیاوی پێ دڵم چەند ڕەهەندی یاساییە ئەم بڕیاری دادگای فیدرالی ڕەهەندێکی سیاسی بەهێزی هەیە تا ئەوان بڵین ئێرانیەکان و باڵین وڵاتانی ناوچەکە و ئەمریکیەکان تەداخولیان کرد بەڕاستی ئەوە نەدەکراوە سێ هێزی سیاسی 180 دەنگ بن لە کاتێکدا ئەوان بێن حکوومەتی زۆری نیشتمانی پێک بن و تەوافق قەڵۆ بۆشێنەوە و بەرژەوەندی وڵاتانی ناوچەکە و هێزە سیاسەکانی تری ناو عێراق لە بەرچاو نەگرن کەواتە ئێمە دەگەین ئەو حقیقەتە ئەم بڕیارێکی تا ڕادەیەک لە بەرژەوەندی گەلانی عێراق و لە بەرژەوەندی هەموو هێزە سیاسەکانە و تەنانەت لە بەرژەوەندی هەرێمی کوردستانی چونکە بەڕاستی هێزی سیاسی لە کوردستاندا هەیە دەوێت تەنها بۆ خۆی لە قۆرەقاری بکات و لە بەقا پێگەی هەبێت و پۆستەکان بۆ خۆی وەربگرێت بۆ ئێمە کاتێک باسی ئەوە دەکەین کە باسی پرۆسی حکومڕانی دەکەین لە عێراقدا بەداخەوە پرۆسی حکومڕانی پرۆسەیەکی تەندروست نەبووە پرۆسەیەک بوو لەسەر ئیرادە و قودرەت و یاسا و مافە دەستوریەکان بەڕێوە نەچووە کەواتە باشترین ئەوەشت ئەم بڕیارە خۆی بەڕاستی لە ئەساسا دەبووە ئەنجومەنی فیدرالی پێک بێنرێ و ئەنجومەنی فیدرالی ئەم کاری بکردا بەڵام ئێستا دادگای فیدرالی وەکو ئەلتەرناتیڤێک وەکو بەدیلێک جێگرێک ئەم بڕیارانە دەدات و ئەم نەدەکە بە بڕای من ئەمە لە بەرژەوەندی خەڵکی عێراق و لە بەرژەوەندی گەلانی عێراق و تەنانەت بەرژەوەندی هەرێمی کوردستانە هیوادارین بتوانین ئەم جۆرە ینی با بڵین گۆڕانکاریانە وابێ کە ئەم کار بۆ یاسا بکرێت کە 220 دەنگ مسۆگەر هەر لایەنێکە بڕێرەکە وازەحی بەڵێ لە 220 پەرلەمانتارە بێت لە ژوورەوە لە نێو 220 دەنگ بێنێ 220 دەنگ بێنێ 220 دەنگ بێت نەک 220 لە سەرسی پەرلەمانتاران دەنگ لە ژوورە بێ نساب تاو ناکە چونکە دەبێت 220 دەنگ مسۆگەر کا بۆ پۆستی سەرۆکۆماری بۆ پۆستی سەرۆکۆماری کەواتە ئەمە بۆی دەبێت عێراقیەکان و ئەو کوتلەی کەش کوتلەی ئەو باڵین حەلبوسی و بەرزانی کە پێکاتەوە بۆی زۆر نەپێک بن ئەبێ مڕاجعەیەکی سیاسی خۆیان بکەنەوە دەست بەجێ دەستکەم بە گفتوگۆ و پێشم وایە تا ڕادەیەک جوڵە و هەنگاوی کردداری نراوە بۆی گفتوگۆ بکەن و لانەکانی تریش بەشداری تیا بکەن دەست خۆشکاگە سیرۆ حەمڕەش کاک سیروانجا ینی ئەتوانین بڵین لێسە هەنگاو و جوڵی سیاسی نوێ هەیە چکە بەڕاستی ینی ژۆمان لێرە و لێ بۆ نمونە وەفدی باڵای یەشێتی لە بەغدایە وەفدی باڵای لایەنە سیاسەکانی دیکە لە بەغدانەوە سونە و شیعە خۆیان لە بەغداتەوە جدیان هەیە و هەمیشە یعنی کۆبوونەوە و بەرکەوتن و هەروەها گفتوگوی چڕوپڕیان هەیە و نێو ماڵی شیعی بەگشتی ئێستا چوارچێوەی هەمانجی ڕیان گەیاندوویشە لە سەرکردەکانی لە دوو ڕۆژی داهاتووە کۆبوونەوەیشی گرنگمانە بێتی کۆبوونەوەکە ئاخۆ لەگە سەدرە یاخود لە نێو خۆیانەڵێ بڕیاری یەکلاکەرەوەی نێمە لە بابەتەکان بەگشتی توانین بڵین ئەم جوڵە سیاسی ئەگەر بەردەوام بێت ئەتوانین بڵین کۆبوونەوەکەی حوتی مانگ سازەکرێ ئەگەر سازەکرێ بەگشتی ئێمە توانین بڵین پێشبینی بکەین کۆبوونەوەکە چۆنە بێت لە ڕاستیە من ینی بۆی 220 ئەندامی پەرلەمان ینی بۆ هاوڕێم کاکسیروان هەر بۆی ڕۆنتر بیڵین کۆبوونەوەکە بە تەواجودی 220 ئەندامی پەرلەمان گرێ ئەدرێ مانای ئەوە نی ئەم 220 ئەندام پەرلەمانە دەنگ من بە کاندیدێک ینی هەر 220 کەس چۆ ناو قاعەکەەوە کۆبوونەوەکە گرێ ئەدرێ ئەمە قانونیە ئەمە یەک دووهەمینیان نیسابی قانونی بە جەلسەکە بە 220 ئیتر لەو جلسە خۆتەزانن معلومە ژمارەیەکی زۆر خەڵک خۆی کاندید کردووە لە ناو ئەمانە هەیانە تانەی لەسرە هەیانە ڕەنگە مەسەن لە سێ ڕۆژی ئایندا دادگا وەڵامی تانەکان بداتەوە بۆ هەیەکی ئەوانە کەم عدەدی کاندیدەکان کەم کە بەهەرحاڵ ئەم بابەتیان بە لێگەڕێن بۆ وەڵامەکانی دادگای فیدراڵی بۆ وەڵامی تانەکانیان بڕیار لەو چوارچێوە بڕیار دەرەچێ بە دڵنیایی
بەڕای من لە ئەم بڕیارەی دادگا بەو چەشنەی کە ئێستا کە لە دەمی دادگاوە یا بەڕسمی ئەمە بڵاو بێتەوە ئەمە مانای ئەوە نەبوو یانی سیاسەکانی عراق نەیانەزانی سیاسەکانی عراق و هێزولایەنەکان ئەیانزانی بەڵام پێ جێوێکیان دروست کرد بۆ فشار لە چوارچێوی مفاوەزات و دانوستانەکانیانە ئەنی جێوێکی ئەوتۆ دروست بکەن فشار لەسەر یەکتری دروست بکەن و جۆرێک لە جۆرەکان جەنگی دەرونیە ئەمە لە چوارچێوی جەنگی دەرونی ململانەکان بەڕێوەبردنی ململانەکانە ئەم مامەڵەیە کرا بەڵام ئەوەی ئەیبینین ئەمە دەواازەیەکی باشترە و مبڕیری باشتر ئەدا بەدەست عێراقیەکانەوە هەموو هێزەکان هەم لە ئەو تەحالوفەی بەڕێز سەدر و بارزانی و حەلبوسی و لە بەرامبەریشانە ئەو ئیتاری تەنسیقیەکەەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی کاریگەر لە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراقا و بەشێک لەو هێزانی ترکە نەچوونەتە ناو ئەو چوارچێوانەوە بە هەموو ئەمانەوە لە دووی دەریچێکی تازە ئەگەڕێن و مفاوەزات ئەکەن لە نێوان خۆیان و هێزەکانی دەوروبەری خۆیانە و بە دڵنیایی خەمخۆرانی عێراق هەر هێزێکی سیاسی نابێ گرە لەسەر ئەوە بکە بچێتە دەسەڵات ئەوەی گرە بکە لەسەرەوەی مافەکانی خەڵکی عێراق پارێزێ وەچی دەبوو خەڵکی عێراق بەدەستێنێ وەگەر هێزگەلێک لە عێراقا بەس لە پێناوی خۆیانە لە پێناوی بەدەستێنانی پۆست و پلەپایە و مەکانەتی خۆیانە ئاشوبە و ئاگر لە نێوماڵی عێراقیەکان بەربدەن بە دڵنیایی ئەم هێزە هەرزوو باجەکەیەدا و ئەمە بە خەتەر بۆ سەر عێراقیەکانەکەوێتەوە بۆیە ئەم مەترسیە هەمووی هێزەکانی بینن و ئەزان ئەمە باجی لێ ئەکەوێتەوە لە پرسیارەکەی پێشووترتا بۆ هاوڕم کاکسیروان باسی تەدەخلاتی دەرەکیت کرد لە ڕاستیا عێراق هەر تەبیعەتەکەی وایە لە دروستبوونیەوە عێراقیەکان دروستیان نەکردووە لە 1920ەوە بەریتانیەکان دروستیان کردوە لە دوای ئەوە تاوەکو 2003 عێراق بە فەوزا تێپەڕیوە لە دوای 2003 معلومە ئەمریکیەکان و هێزی تەحالف عێراق سەدامیان ڕوخانەوە عێراقێکیان دروست کردووە بە تەدەخلاتی دەرەکی و بە ڕۆڵی هەر چەند ساڵێک ئەمریکیان خوان بردیانە بەڕێوە بەڵام دواتر هەژمونی ئێران بیرمان نەچێت زۆر ینی باڵا دەست بوو بەسەر عێراقیەکانەوە بە تایبەتی بەسەر شیعەکانەوە توانیشیان دەست بگرن بەسەر هەموو جومگەکانی دەسەڵات بەڵام ئێستا قسەکە ئەوەیە ینی زۆرێک لە هەژمونی دیکەی دەرەشی بە تایبەتیەوە تا بۆ نمونە تورکیا و لەولاوە سعودیە و لەولاوە ئەبوزەبی ینی ئەمانە هەمووی لە خەتن و دەیانەوێ هەژمونی خۆیان بسەپێنن بەسەر لایەنەکانەوە کردوشیانە و توانیان بیکەن لە چوارچووی ئەو جەنگە دەرونی کە جەناب داماژەی پێدەی توانیان لەگەڵ پێکاتە جیاوازەکان بیکەن بەڵام قسەکە ئەوەیە ئێران ڕازیە بێ هەژمونی لاواز بێ لە عێراق و بە تایبەتی ماڵی شیعەتێک بدرێ یاخود نەخێر ئەمە هێڵی سوورە بەلایەوە لە ڕاستیا ئێمە ینی بەش بە حاڵی خۆمانەوەی کە لێ علامەی بینین ینی ئێمە بەڕاستی خۆ مەشاندی ئێرانیمان نەدێ بەڵامەوەی کە لێ علامەی بینین بە بەردەوامی ئێرانیەکان چێ هاتوونەتە هەرێمی کوردستان و چ لە بەغداد هێزە شیعەکان و هێزەکانی تریان بینیوە ئەم پەیامیان نەشاردۆتەوە بەڕوونی وتویانە ئێمە لەگەڵ ئەوانین ماڵی شیعی پەرد بێ و ئەگەر هەر کەسێک و هەر هێزێک و هەر لایەنێک ڕۆڵی نێگەتیڤ و سلبی لەم چوارچێوا ببینێ باجی قورس ئەدا و ئەمە یعنی ئەمە بەوازەحی وتراوە بە هەموو هێز و لایەنەکان وتراوە هەر لە پاش سەردانەکەی قائانی بۆ هەرێمی کوردستان و بەڕێز بارزانی ئەبینێ بارزانی مبادرەیەکەکە وەفدێکە نێرێ بۆ حەنانە و بۆ لای بەڕێز سەدر و مبادرەیەکی تازەیەکات لەبەرەوە ئەم مەترسێکی قورسە و پەیامێکی قورسە بۆ عێراقیەکان و ئەو هێزانێکی کە لە عێراقان بای ئەوە قدرەت و قووەت و نفوزی ئێرانیەکان نەزان لە عێراقا مانێ ئەوە نییە ینی نەزان ئەمە چەند کاریگەرە لەبەرەوە ئەوەی خەمخۆری عێراقیەکان بێ و ئەوەی لە خەمی هاوڵاتیانی عێراقا بێ ئەوەی لە خەمی ئاسایش و ئیستیقراری عێراقا بێ ئەبێ بە نەفەسی سازان و لێ تێگەیشتن و تەوافق و بەم نەفەسە کار بکە ینی ئەو نەفەسی ڕەتکردنەوە و نەفیکردنەوە و دیلیتکردنی بەرامبەر نە ئەخوا نەسەر ئەگرێ نە بۆ عێراقیش دەسەدا لەبەرەوە ڕاستە لە بەرامبەر ینی دەوڵەتی ئێران وەکو دەوڵەتێکی گەورە کە هەم هێزێکی گەورەی شیعی لە عێراقا هەیە هەم جوگرافیایەکی بەرفراوانی لەگەڵ وڵاتی عێراقایە و هێز لە زۆرێک لە وڵاتانی دیکە هەیە بەڕاستیانی ئێران اینجا خۆ معلومە ئێران لە چەند وڵاتی ترا ڕەنگە تەحەدی حکومکردن ینی توانێ ینی بڕیاری سیاسی لە وڵاتانە بەڕێوە بەرێ و ئەو وڵاتانەی تریش کە بە دەعمکردنی سونە مەسەلەن چی تورکیا چی سعودیە چی ئیماراتە چی قەتەر ئەم ناوانەی کە دێن ڕۆڵیان هەیە بە
هەموو ئەمانەوە هەموو شەڕەکەن لە ینی ململانەکە ئەوەیە ینی ململانەکان هێناوەتە ناو عێراقەوە ینی ساحە و گۆڕەپانی ململانی ئەم هێزانە ئێستا لەم قۆناغاوە لەم لەحزەیە لە ناو عێراقایە بەڵام من ئەوەی ئەستی پێەکەم و ئەوەی ئەی خوێنمەوە ئەم ململانیانە بەو سەختیە و بەم نەفەسی نەفیکردنی بەرامبەرە یەکلایی نابێتەوە من دڵنیام لە ئەخیر مەتافە ئەمە عێراقا ئەم هێزانە لەسەر پاکێجێک ڕێگەکەون و ئەگەر ینی لە حوتی مانگیش تا حوتی مانگیش ڕێک نەکەون مانای ئەو نییە کۆتایی دنیاە ئەشێ مەسەلەن سەرۆک کۆمار بەپێی یاسا وەکو خۆی بمێنێت ئەو سەر کۆماری ئێستا سەرۆکی کۆمارە بمێنێتەوە تا هێزەکان ڕێکەون لەبەرەوە ئەگەری زۆرەوە بەبێ ڕێکەوتن عێراق ناچێ بەڕێوە و من دڵنیام لە ئەخیر مەتافە عێراقیەکان ڕێکەون و ئەو ینی وایشی ئەبینم هێزە کوردیەکانیش ڕێ بکەون چونکە بە دڵنیایی پەردبوونی ماڵی شیعی چەند خەتەرە بۆ شیعە و بۆ ناو عێراق پەردبوونی هێزە کوردەکانیش ئەوەنە خەتەرە چکە ئێمە نابێ ئەومان لەبیر بچێت ئەوەی بەدەستمان هێناوە لە عێراقا و لە هەرێمی کوردستانە بەرهەمی یەکریزی هێزە سیاسەکانە لە سەروی هەمویانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکرات و ئەمە ینی بە پەردبوونی خیتابی سیاسی کوردی ئەوەی هەمانە لە دەستی نەگی دیکە بەدەست بێنین لەبەرەوە ئەو خەتەرە لەسەر هەرێمی کوردستانیش و لەسەر عێراقیشەیە هێزە مەسئولەکان و هێزە سیاسی بەرپرسەکان بە دڵنیایی ئەم مەترسیانەوەکو خۆیان بینن هەر بۆیە شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی هاوسەرۆک جەنابی کاک بافڵ و هێزەکانی تری شاندیان لەوێ هەیە بۆی ئەم ململانیانە بە شێوەیەکی تەندروست ئیدارە بدەن و دانوستانی دروست بکەن بۆی لەسەر پاکێجێک ڕێ بکەون کە من وای ئەبینم ڕێگەکەون زۆر باشە کاگە سیرۆ حەمەڕەشیانی کە ڕێکەوتن لە ئارایە بێەوە هەموو لایەنەکانی ژانی بەڕاستی نایشارنەوە دەرگای گفتوگۆیان کراوەیە ینی بۆ نمونەیە مە سەدر ینی زوو تویتەکانی بینین کە بازەوە کاڵێ من دەرگام کراوەیە و هەمانگی و هاوپەیمانی لەگەڵ هەموو لایەنەکانەکەم ڕاستە ڤیتۆی هەیە لەسەر نووری مالیشی بەڵام ینی نایشارێتەوە کە دەرگای کراوەیە واڵایەوە این کوردیش بە هەمان شێوەلایەنە سیاسیەکان نیان شاردووە ینی ئەوانیش دەرگایان کراوەیە بۆ گفتوگۆ هاوپەیمانەتی و سوونەکانیش بەمان شێوە کە ئێمە ینی واقعەکە بەم شێوازە بێت لە عێراقەوەی کە دەگوزارێت ینی پێمان دەڵێ بەبێ تەوافق بەبێ سازان بەبێ شەراکەت ئەم وڵاتە بەڕێوە ناچێ کەواتە توانین بڵین حوتی مانگ ئێمە چاوەڕی چیەکەین لە بەغداوەوەی کاک سیروان جەلالی ژاماژەی پێدانی پێشبینی یەکرێ ئەگەر نەژگەنە ڕێکەوتن لە دوجارە هەر دەبێ خۆ ئەین دەرگای گفتوگۆ ڕێکەوتنەکان بەیەکدری بەڕووی یەکتیادا نەخرێ بەڵە خۆی عێراق دەرگیرە بە کۆمەڵێک کێشەی و قەیرانی گەورەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ممکن نییە هێزە سیاسیەکان با بڵن حکوومەتێک یان پێکێنانەوەی حکوومەت لەسەر ئەساسی ئەوەی بکەم بەبێ و حسابکردن بۆ بەرژەوەندی وڵاتانی ئیقلیمی و ناوچەکە و تەنانەت وڵاتانی نێودەوڵەتیش باڵ وەکو هێزێکی وەکو ئەمریکا ممکنە دەبێ بەرژەوەندی ئەوان و سیاسەتی ئەوان و هەژمونی ئەوان لە ناو پێکاتەی سیاسی عێراق و لە ناو حکومڕانی عێراقدا ڕنگ باتەوە و بەرژەوەندەکانیشیان پارێزراوە بێ یعنی بە تایبەتی هێزێک وەکو بڵێن ئێران کە هەژمونی وەک باسمان کرد هەژمونی بەسەر عێراق و تەنانەت هەژمونی گەیشتۆتە وڵاتانی ئەفریقا بەشێک لە وڵاتانی ئەفریقاش یعنی هەژمونێکی زۆری هەیە دەبێت ینی ئەگەر ئەوان ینی عێراقیەکان بە تایبەتی هێزە شیعەکان نتوانن با بڵێن بەرژەوەندیەکانی عێراق و ئێران و سیاسەتەکانی ئێران لە بەرچاو بگرن بە دڵنیاییەوە عێراق ناتوانێت ئیستقراری سیاسی و ناتوانێت حکوومەتێکی نیشتیمانی پێک بێت بۆیە بە بڕوای من ئەم ململانەی کە لە کوردستاندا بڵێم لە عێراق و لە تەنانەت لە کوردستانی شایە پەیوەندی بە ململانی نێودەوڵەتی و ئیقلیمیەوەیە هەتا ینی ناکرێت با بڵین ئەمریکا هاتووە عێراقی لە دەست بەعز ڕزگار کردو ئێستا تۆ بڵێ وەڵام بەرژەوەندەکانی ئەمریکا لە بەرچاو ناگرم ئەوەی سەدر کە باسیەکە لەو دیدگە و لەو ڕوانگەیەوە کە دەبێت دەڵێ دەرگای من دەرگا کراوەیە بۆ گفتوگۆ و حیوارات ئەویش باش لەوە تێگەیشتووە و باش دۆخی عێراقی خوێنێتەوە دەبێت ئەگەر ڤیتۆشی بڵێن لەگەڵ لەسەر کەسێکیان کەسایەتێک یان لەسەر هێزێکی سیاسیە بێ بەدڵنیایی بۆی ناچێتە سەر لەبەر ئەوەی دەبێت لە واقعەتێکیشتووە لە واقعەتێک بەڕاستی دەبێت هەر هێزێکی سیاسی بە تایبەتی ئەم هێزێک کە بەرەیەکان پێکێناوە بۆی حکوومەتی زۆرین دەبێت
واقع بینانە سەیری پێکاتەکانی عێراق و ڕوودا و پێشات و ئەو کێشە و ململانانەی ناو عێراق بەڵام ئەوان خەریب بوو لە واقعە لایەنەیە خەریب بولانەیە و پێیان وابوو ئەوان چووکە زۆرینە پێیان وابوو ئیتر بەنەسعی با بڵین حکومەتی زۆرینە و دەست بە سەداکردنی هەموو دام و هەموو پۆستەکان و هەموو حکومەتەکە بوان دەچێتە سەر بەڵام دەرکەوت کە نەخێر هەم عێراقیەکان بۆ خۆیان هەم هێزە ئیقلیمیەکان ئەوە قوبوڵ ناکەن ئەنجا بەداخشەوە ئەم ململانەی کە لەسەر عێراق هەیە کە لەسەر ئەوەی کە لەسەر پۆستوانەیە لەسەر ئەساسی بەرژەوەندی گشتی گەلانی عێراق نییە لەسەر ئەساسی بەرژەوەندی لەسەر ئەساسی لایەنە سیاسەکان و پۆست و وەرگرتنی ئیمتیازاتە یعنی بەڕاستی ئەم کێشە و ململانە بەتایبەتی ئێستا با بڵین لە هەرێمی کوردستان با بڵین یەکێتی و پارتی کە دووهێزی سەرەکین لە کوردستاندا بەداخەوە یعنی ململانە ئەساسیەکان بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکومار بۆ ئەوەیە کە ینی لەگەڵ ڕێزم یعنی ئێستا کەسێک وەکو دکتۆر بەرهەم بەڕاستی کەسێکی سەرکەوتووە و ئیمکانەتێکی باشی هەیە و ئەزمونێکی باشی لە حکومڕانی و کەسایەتێکی دەوڵەتدارە وان ناکرد بەڕاستی هێزێکی سیاسی بڵێ بۆ کەسێکی مڕەشەح کردو پاڵێراوە کە لەسەر کەیسی گەندەڵی و لەسەر کەیسی لە حکوومەتی عێراقی پێشتر ئیقالی پێکراوە ددا بە دادگا ئێستا بێتۆبی مرەشەحی کە یان بیپاڵەوی بۆی پۆستی سەر کۆماری وەرگێ ئەمە بەڵگەیە کە بۆی کە ئەوان نان لە ڕوانگەی بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان و عێراقەوە نایەن ململانێ بکەن لەسەر پۆستەکە بەڵکو لەسەر ئەساسی بەرژەوەندی تەسکی لایەنانە پێدوانیە یەکتری ینی ئیحراجی ژەکەن ینی بە تایبەتی بۆ نمونێسە و ڕێکەوتنی کە هەیە لە نێوان پارتی و ینی سونەکان و سەدرا خۆر یعنی ئەو تا بە کاندیدکردنی ینی ئەو شێر زێباری و تا سەدرانی حراج کردو ینی سەدر خۆ هەر لە ڕابردوو خۆی لە حکوومەتەکانی پێشووترا ینی بە هەوڵی پەرلەمانتارەکانی سەدر بوو کە ئەو شێر زێباری پۆستەکەی لێسەنرایە و دوورخرایەوە خۆی لە ئەساسە سەدرەکانیش و هەلبوسیش و هەموو هێزە سیاسەکان بەڕاستی لە ئەجندای نیشتیمانی با بڵێن لە هەمانڕاون ینی بە ئەجندای نیشتیمانی و ململانێ ناکەن کێشەکە ئەوەیە ئەجینا خۆی دەبووە بەڕاستی کەسێکی وەکو لەگەڵ ڕێزم کاگوشار زێباری کە مڕەشەح دەبووە بدرا بە دادگا نەک بپاڵەوی بۆی بەرزترین پۆستی بێتێ لە عێراقە یعنی ئەگە دادگا و ئەگەر ئەوان هێزە سیاسەکان هێزی نیشتیمانی بووناوە ئەگە یاسا لە عێراقدا سەروەر بووە ئەگە کار بە دەستور بکرایە دەبووە بەڕاستی بەشێک لەو مەسئولانەی کە لە تێوەگراون بە گەندەڵی و دۆسییان هەیە و قەزیان هەیە بدرا بە دادگا نەک بێن هێزێکی سیاسی بۆ نەزعەی پاوەخوازی و بۆ نەزعەی بەرژەوەندی خوازی بێ کەسێکی گەندەڵ و فاسد لەگەڵ ڕێزم کاندیدکا بۆ پۆستی سەرۆکۆماری بۆیە ئەمە بەڵگەیەکی هەرزیندوە و ئارگۆمنتێکی ڕوونە بۆ هەموو لایەنە سیاسەکان بەداخەوە کە ئەم هێزە سیاسیانە لەسەر ئەجندای نیشتیمانی و نەتەوەی ململانێ ناکەن بۆ وەرگرتنی پۆستەکان و ئێمە تەقیمێکی پۆستی ینی ئەو پۆستانم کە لە بەغا بەدەست هێزە کوردیەکانەوە بوون یان بەدەست عێراقیەکانەوە بوون چی لە دۆخی عێراق و گەلانی عێراق و هەرێمی کوردستان گۆڕاوە ئێمە بەداخەوە لە دوای وفاتی جەنابی مام جەلالەوە ئێمە گەورەترین زەربی کوشندەمان بەرکەوت کە ئێمە بەڕاستی پۆستی سیادی وەکو وەزیری خارجی وەزیری دارایی کۆمەڵە پۆستی گرنگمان بەدەستەوە و سەرۆکۆمار بەڵام ئێمە لەمان کەدا لە ساعت 49 خاکی کوردستانمان لەدەستدا لە ساعت 49 خاکی کوردستانمان دەستدا و مادەی سەوتی تا ئێستا ئەم لەحزەیە جێبەجێ نەکراوە و بە دەریش لەوە کۆمەڵی قەیرانی داراییمانەیە قەیرانی سوتەمەنیمانەیە لە کوردستاندا کۆمەڵی کێشە و ئاریشە یخی هەرێمی کوردستان و عێراقشی گرتوێتەوە دیقەت بەم هەموو خۆپیشاندانە کە لە عێراقدا دەکرێت بەرئەنجام و بەرئەساسی چییە؟ بەرئەنجامی ئەوەیە کە ئەم حکومڕانی تا ئێستا ئەو هێزانەی کە حکومەتیان پێکێناوە ناتوانیوە نەخشەیەکی نیشتیمانی و حکومەتێکی ڕەشید و حکومەتێکی خزمەتگوزار پێشکەش بەخەڵ بکەن و بە دڵنیایی و پێدەڵم ئەگەر ئەم هێزە سیاسیانە پرۆژەیەکان نەبێ بۆ چاکسازی و بۆ بە خۆداچوونەوە و بە ڕیفۆرمکردنی حکومڕانی بەدڵنیایەوە ئەم حکومڕانش وەکو حکومڕانەکانی تر تووشی شکست دەبێ و ئەو پۆستانەی کە ئێمە ملمانەی لەسەر دەکەن هیچ خێرێکی نابێ بۆ خەڵکی عێراق و بۆ گەلانی عێراق و تەنانەت بۆ هەرێمی کوردستانیش دەست خۆشکاگە سیرۆ حەمەڕشکاک سیروان جەلال ینی بابێنە سەر پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی چکە بەڕاستی لە ماوەکانی ڕابردوو ینی بە هۆکاری ئەوەی کە ململانەکان زۆر توندبووە لە نێوان هەردوولا و بەشداری نەکردنی یەکێتی لە دانیشتنەکەی یەکەمی ئەنجومەنی نوێنەران خولی پێنجەم و پارتی ینی پۆستی سەرۆکۆماری کە بە ینی ئیستیحقاقیشی خۆی زانی این ساردی زۆر و ئاڵۆزی زۆر و گرژی زۆر کەوتە نێوان پەیوەندیەکانەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ینی هەمیشە وتوێتی ینی دەرگامان دانەخستۆ بۆ گفتوگۆ و پەیوەندیشی دۆستانە و پەیوەندیەکانیشمان لەسەر ئەساسیەوە بێ کە دەچینە بەغدا لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بین
لەشێتی و پارتی پێ دوایە ئەگەنە ڕێکەوتن دوجار لەسەر پۆستی سەر کۆمار و لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستانە؟ لە ڕاستیە ئێمە هەموو ینی لە وەڵامی پرسیاری پێشووتریشە ئاماژەم بەوە کرد کە ئەوەی بەدەستمان هێناوە بەرهەمی یەک ڕیزیبانە ئەوەشی ئەمانەیە بەدەستی بێنی هەر بە یەک ڕیزی بەدەستێنین خوانەخواستە ئەگەر نێوانی هێزە کوردستانیەکان بە تایبەت نێوان یەکێتی و پارتی خراپ بێ نەیارەکانمان تا ڕادەیەک دوژمنەکانیشمان ئیستیغلالەکەن بۆی کە فشاری زیاترمان لەسەردا بنێن و ینی داخوازەکانمان نەک جێبەجێ نەکەن ئەوەشی بەدەستمان هێناوە لێمانیان بسەنەوە خۆ لە ینی ڕوونە لە ئەو خولەی پێشووی پەرلەمانە و لیژنە دروست بووە لە ناو هێزە سیاسەکانی عراقا فشار دروست بوو کەوە بێن مراجعی دەستور بکەن و جارێکە تعدیلات لە دەستورا بکەن کە پێیان وایە کورد لە نووسینەوەی دەستورە گۆڵی خۆی کردووە دەستکەوتی زۆری چەسپاندووە هەندێک هێز خوان بە ئەوەزان کە بەشیان خوراوە اینجا ئیتر ئەوانە ئەو دەستکەوتانی کە بۆ هەرێمی کوردستان جێکراوەتەوە لە دەستورە لە ڕاستیە ئەوە بە نووسینەوەی دەستور لە 2023 بڵین کە لە پرۆسی ئازادی عێراقەوە کە ئێمە یەکدەنگ بووین کە معلومە ئەم دەستکەوتانە بەشی هەرە زۆری پشتی شێری بەر ینی سەلیقە و دیبلۆماسیەت و شارەزایی و توانا و هەژمون و عیلاقاتی بەرفراوانی جەنابی مام جەلال ئەگەڕێتەوە معلومە کە هەتا مام جەلال هەبوو عێراقیەکان مەسەلەن پیاوێکی وەکو ینی سیستانی ئەڵێ سەمامی ئەمانی عێراقە مەسەلەن ئێمە کە جەنابی مام جەلال لە عێراق بوو هەموو بێخەم بووین هیچ مشکلەیەکمان نەبوو پێم نە مشکلەی بودجەمان هەبوو نە مشکلەی میزانیە هەبوو نە مشکلەی ینی هەنگاوەکانی جێبەجێکردنی دەستور لیژنەی بۆ مادەی سەوچل لیژنەی بۆ دروستکرا پارە تەرخان کرا بۆیان بۆ ئەوانەی عەرەبە هاوردەکان بڕۆنەوە زۆر هەنگاوی تریش لەبەرەوە ینی لەو منتەڵەقەی کە جەنابی مام جەلال هەموو جارەکەی فەرموو بەغداد سەنگەری پێشەوەی بەرگریکردنە لە مافەڕەواکانی گەلی کورد هەتا ئێمە حزورمان باشتر بێ لە بەغا ئەوەنە باشتر بەرگری لە مافەکانمانەکەین و مافی زیاتر و دەستکەوتی زیاتر بەدەسێنین یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە هەر محەتەیەکی تاریخیە بەیەکەوە یەکدەنگ و یەک هەڵوێز بوون دەستکەوتی زیاتریان بۆ گەلەکەمان بەدەستێناوە لەکوێ خوانەخواستە نێوان خراپ بووە چ قۆناغی شەڕی ناوخۆ بووە و چ قۆناغەکانی تر کە خلافاتمان هەبووە هێزەکانی تر زەبەریان پێبردوین و ئیستیغلالی ئەو ناکۆچی و ناتەباییان کردووە ئەزمموی خولی ڕابردوومان هەیە بۆ سەرۆکایەتی کۆمار بەداخەوە ینی خۆشحاڵ نەبووین بۆی کە کەوتە ملمنانێ منافەسە لە بینی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بەو نەتیجەیەش کەوتەوە کە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتووە قورسرە لە ڕاستیە ئەبێ ینی لە عێراقا شتێک هەیە وەکو عورفی لات و ڕاست ئەمە دەستوری و قانونی نەنووسراوەتەوە کە سەرۆکی کۆمار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام عورفێکەیە و ئیتفاقی استراتیژی لە بین یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە هەبووە و لە سەردەستی جەنابی مام جەلال و کاک مەسعود ئیمزا کراوە و ئەم ئیتفاقی کاری زۆری پێکراوە و هەرێمی کوردستان و ڕۆڵی ئێمەی لە بەغای پێبراوە بڕێەوە بۆ ینی پشکی کورد لە بەغا کە ئەو پشکەی کە لە سیادەیە بەرێکێتی نیشتیمانی کوردستان بکەوێ و لە هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەرزیرە ڕخناگرن ئەڵێن هێندە پۆستی سەرۆکۆمار ینی دەستکەوتێکی مادی هەیە دەستکەوتی سیاسی نەبوو بۆ کوردەمەیان تا چەند ڕاست لە ڕاستیان من نازانم دەستکەوتە مادیەکانی چییە من بەڕاستی بەش بە حاڵی خۆم من ئەوەندەی بە ینی ئەوەندەی بە هەر بۆ قودرەت و بۆ سومعە و بۆ هەیبەت و بۆ شکۆی کورد ئەوەندە مهمە سەرۆکۆمار لای کورد بێ لە ڕاستیان لە ڕووی مادی ئەوە هەر مهم نییە ینی ئەوە معلومە لە بەرچاومانە کە جەنابی مام جەلال لە بەغا بوو کورد چەند دەنگی دلێر بوو و ڕۆڵی کورد لە عێراقا چەند بەرفراوان بوو و چۆن دۆست و نەیارەکانمان حسابیان بۆ کردین و خوانەخواستە ئەگەر ئەم پۆستە لە دەست بدا کورد کە معلومە ئەم جارێژ لە دەستی نادا ئەگەر کورد ئەم پۆستە لە دەست اینجا ئەزانین کە ئێمە چ کارەساتێکمان بەسەر دێ یعنی ئینسان وەکو مەسەلەکە تاوەکو چاو لە دەست ندەی قیمەتی چاوت نازانی تاوەکو ئەم پۆستە لە دەست نەی نازانی قیمەتی چییە لە ڕاستی ئەم پۆستە قیمەتی زۆری هەیە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش نە لەبەر ئەوەی یەکێتی عاشقی ئەم پۆستە بووە بەڵکو عێراقیەکانیش
ئەدای یەکێتی نیشتیمانی کوردستانیان پێ متفقن لەسەر باشترە کێفێتی وەرگرێتەوە. و هێزە کوردستانەکانیش تا ڕادەیەکی زۆر پێیان باشترە نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پۆستە بەرێ بڕێەوە خۆ ئەمە من نایڵێم وەفدی هەرێمی کوردستان کە تەشکیلە بێ بۆ داکۆچیکردن مافەکانی کورد و بودجە ئەو ماوە زۆرەی مفاوەزات لەگەڵ حکوومەتی عراقیە باشە بێ زەحمەت سەرۆکی شاندی هەرێمی کوردستان جەنابی کاقوبات یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە خۆ ئەگەر ئەمە بۆ خۆ ئەگەر ئەمە یەکێکە لە ینی شەڕ و ململایەنە گەورەکان بۆ خەڵکی کوردستان ینی خێرە ئەمە کاک مەسرور خۆی ڕیاسەتی ئەم وەفدە ناکە یا هەواڵێکی پارتی بۆ دانانێن بۆ ئەم ڕیاسەتی ئەم شاندا لەبەرەوە لای عێراقیەکان هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هێزێکی میان ڕەوی و بە هێزێکە باشتر معادلەکانی خوێندوتەوە و باشتر لە ناو عێراقا یاری کردووە و لای ینی هەمیشە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە مەدرسەکە مەدرسەی جەنابی مام جەلالە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتێکی مەقبول بوو لە عێراقا و هەرێمی کوردستانیش و هێزە سیاسەکانی هەرێمی کوردستانیش معلومە کە چ ڕاستەوخۆ چ ناڕاستەوخۆ تەییدی کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن و ئومێدەوارم و بەشێکیش لە دڵنیاییەوە نزیکە کە ئەم جارەیش کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە ئەیبینین چکە و معادلەکان هەم لە دوای ئەم بڕیارەی دادگا و هەم معلومە لەسەر کاندیدی پارتی دیموکراتی کوردستان هۆشیار زێباری 5 ئەندام پەرلەمان سکاڵان تەقدیمی دادگا کردووە و لە سێ ڕۆژی ئایندا دادگا پێویستە وەڵامی ئەم سکاڵانە بداتەوە و هێزەکە ئەو هێزەی کە بەڕێز موقتەدا سەدر قیادەیەکە ئەوە هێزێکە دروشمەکان دژی فەساد و دژی گەندەڵی بووە و ئەو دەنگانەیش کە کۆیان کردوەوە بەم دروشمانە کۆیان کردوەوە هەروەکو جەنابەت لە پێشتر ئاماژت پێکرد لە ڕاستیە مقتەدا سەدر و هێزەکانی تری عێراقیشیان تووشی ئەحراجی کردووە لەبەرەوە من وای ئەبینم یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ململایەنە بە بەرچاوڕوونیەوە بە دەستی پڕەوە بە سیاسەتێکی حەکیمانەوە بە درێژە پێدان بۆ ڕێبازی جەنابی مام جەلال و چوتە مەیدانەکە و ئومێدەوارم لە ینی ئامانجە سەرکیەکە کورد سەرکەوتوو بێ تیایشە بە دڵنیایی چونکە ئەو پۆستە لە دەست یەکێتی نیشتیمانی کوردستان نابێ دەستکەوتی زیاتر چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزێ لە تاریخی خۆیان قوربانی بە پشک و بەش و بەرژەوەندەکانی خۆیدا لە پێناوی بەرژەوەندی باڵای میلەتەکەمانە نمونەی زۆریش لە بابەتانە هەیە و ئەم جارێش کە شەڕ لەسەر ئەو پۆستەکە بۆ شەڕی گەلە شەڕی نیشتیمانە و شەڕی تەوافق و سازانە نەبادا بۆ شەڕکردن نەوەکو بۆ شەڕکردن بێ بۆ پۆست و سوڵتە و دەستکەوتی مادی کە من تای نابینم بەڵێ دەست خوش کاگێ سیروان حەمڕەشید ینی ئەوەی کە گرنگە ینی و زۆرێک لە خەڵکی کوردستان و چاودێرانی سیاسی و تەنانەت ینی ئێمە جۆمان لێبوو ینی چاودێرە سیاسی عەرەبەکانی جوایە بینن ینی کورد پێویست بوو هێندە نێوماڵی خۆی ڕێخستایە هێندە هەوڵی ڕێخستنی نێوماڵی بە تایبەتی شیعی نەدایە یا بۆ نمونە هەوڵی ڕێخستنی نێوماڵی سونەی نەدایە چونکە بۆ ئێمە ئێستا ینی لەو دووبەرەی کە دروست بوو بە تایبەتی ینی کە کورد چۆتێ بەشێک لە بەرەکانەوە و یعنی تەییدی لایەنێک دەکات لە پێناو بەرژەوەندی لایەنێکی دیکەدا ینی ئەبینینەوە تا لێرە و لەوێ ینی تهدید دەکرین یاخود بە ئاماژەی مەترسیدار ینی بۆ هەرێمی کوردستان لێگەدرێنەوە ئەمانە یاخود بە تێکدانی نێوماڵی شیعە ناومانە بن ئێمە تا چەند گرنگە وەکو کورد هەوڵی ڕێخستی نێوماڵی خۆمان بین وەکو لەوەی کە ڕێخستی نێوماڵی سونە و شیعەمان بەلاوە گرنگ بێ بەڵەخۆ لە ڕاستیدا یەکێک لەو کێشە هەرە گەورانەی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان و بڵێن سەرکردایەتی سیاسی و کوربەتە ئەوەیە کە کورد دەبایە بۆ بەغا بە یەکلیستی بەشداری کردایە ئێستا ئەگەر کورد بە یەکلیستی بەشداری کردایە ئێمە زیاد لە بڵێن نزیکەی 60 کورسیمان دەبوو ئەو کاتەی کورد بە 60 کورسیەوە بڵێن مفاوەزات و گفتوگۆی لەگەڵ لایەنەکانی دەکرد و هێز بەهێزتر و هینتە بوو هەموو دەیتوانی هەموو ئامانجە نیشتیمانیەکان هەموو ئامانجەکە هەموو داخوازیەکانی کورد بەسەر هێزە سیاسەکاندا فەرزکە لەبەر ئێمە نزیکەی 60 کورسی دەبین یعنی بەڕاستی ئەوەیە کە یەکێک لەو خەلەلانە دەبووە سەرکردایەتی سیاسی کوردیەکەتی و پارتی و هەموو حزبە سیاسیەکان پێشتر ڕێکەوتنیان کردایە و بەیەکەوە بەشداریان کردایە بۆ انتخاباتی عێراق لە هەمان کاتجا دوو پۆست هەیە بەڕاستی دەبێت بە نیشتیمانی بکرێن ینی ڕای گشتی و ینی هینی پەرلەمان و حکوومەتی لەسەر بێ بڵین دەنگی لەسەر بدەن
پۆستی سەرۆکی هێرێم لەگەڵ پۆستی سەرۆک کۆمار کە بەداخەوە ئەمە نەکراوە چونکە دەبووە پۆستی سەرۆک کۆمار بەسا کووردە خۆ یەکێتی پارتی نێرە ئەساسا هەموو کووردە ئەو پۆستە دەبێت کۆدەنگی لەسەر وایە کۆدەنگی هێزە سیاسیەکان پەرلەمان بڕیایی لەسەردا پەرلەمانی کوردستان کەسێکی مڕەشاب کردای بیتاکە ئەمە نوێنەری کوردە دینێری ئەینێرینە بەقا بەڵام بەداخەوە چونکە لە کوردستاندا پرۆسی دیموکراسی پرۆسی سیاسی و پرۆسی دیموکراسیش وەکو پێویست نەچۆتە سەسکەی خۆی نەتیجەکە ئێوەی بەڕاستی لەسەر ئەساسی پشکێنە با بڵێن حزبە سیاسیەکان هەموو حزبە سیاسیەکان باڵ ناڵێن یەکێتی و پارتی بەڵام بە تایبەتی یەکێتی و پارتی کە دوو هێزن پێگان هەیە و کورسیان هەیە و لە بەغا بڵێن حزبێکی تاریخین وانە بە ئەجندای حزبیەوە چوونەتە بەغا ئەمە یەکێک لەو کێشانەیە کە دەبێت کورد کە بیوێ مافەکانی خۆی لە بەغا کار بە دەستور بکرێ و یاسا سەروە لە مادی سەوچل جێبەجێ بکرێ و هەموو شتانێک کە کورد داوای دەکا دەبێت کورد بە یەکدەنگی و بە یەک ریزی و بە تەبایی تەنانەت هێزە ئۆپۆزیسیۆنەکانی بڵین کوردستان ئەو هێزانەشی کە دەنگانێن ناوە ئەوانش هاوپەیمانیتی لەگە ئەوانش بێنە ناو مۆزۆگەین بە کوردەکەی دەبێت دەنگ ئیجماع هەبێ لەسەر دیاریکردنی چارەنووس و ململانەکان و بەدەستێنانی مافەکانی کورد کێشەنێت لە کوردستاندا ئەگەر هێزەکان هەرێکە بەجیا بەژاری بکەن ئەوە پرۆسی سیاسی لە کوردستاندا جوانتر دەکەن بەڵام بۆ بەقا ئێمە بەڕاستی لە بەردەم تەوژمێکی بەهێزی با بڵێن شیعە و سونە و سیاسەتی بەرژەوەندی ئیقلیمی و ناوچەکە داین پێویستە کورد بە یەکدەنگی و بە یەکریزی بچێتە بەغاو و بۆ مۆزۆی پۆستی سەرۆک کۆماری بەڕاستیەکە کۆدەنگێکی نیشتیمانی لەسەر بێ ئەو کاتەی ینی کەسێک دیاری بکەن بۆ پۆستی سەرۆک کۆماری نەک لەسەر ئەساسی ئەوەی کە هێزێکی سیاسی دوو کورسیان چەند کورسێکی لەگەڵ ڕێزم کە ڕێژەیەکی ئێزگار کەم خەڵکی کوردستان بەشداری انتخاباتی کردووە بڵێ وەڵام ئەوە فەرز دەکەم بەسەر کوردستاندا بەسەر خەڵکی کوردستان و بەسەر عێراقدا ئەوە یەکێک لە خەلە لە هەرە گەورەکان بوو کە بە درێژایی نەکەوە بە درێژایی مێژووی سیاسی کورد یەکریز و یەکدەنگ نەبووە و هەموو ئەم کێشانێکی ئێستای خەڵکی کوردستانی گرتووە یەکێک لە هۆکارە و فاکتەر ئەساسیەکان نەبوونی تەبایی و لێکترازانی ماڵی کورد و ململانێ بووە لەسەر لەگەڵ ڕێزم لەسەر پۆست و ئیمتیازات و دەستکەوتی زۆر سپاس ئەم گروپانە بورە کاتم نەما زۆر سپاسانەکەم کاکسیروان حەمەڕەشید چاودێری سیاسی کاکسیروان جەرات چاودێری سیاسی کە لە سۆدە لەگەڵ مابوون لە بەرنامەی پانۆراما زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ